دارەبەن یان درەختی قەزوان درەختێکی سروشتی خۆڕسکە، پڕگرێ و لۆچە، ڕەنگی تاریکە، لە خێزانی بستەیە و لە جۆری گەڵاوەریوەکانە، سەرەتای بەهار بەردەگرێت کە هێشووی و خڕە، 5 تا 8 میلیمەتر گەورە دەبێت. پێش پێگەیشتن ڕەنگی سوورە، لە کاتی پێگەیشتن ڕەنگێکی شین یان پیرۆزەی وەردەگرێت. بەرزیەکەی دەگاتە نزیکەی 20 مەتر و تیرەکەی دەگاتە نزیکەی 100 سانتیمەتر. زیاتر لە ناوچە شاخاویەکان سەوز دەبێت. لەو ناوچانەی زستانی سارد و بەفراویە، هاوینی فێنک و مامناوەندە. درەختی قەزوان یاخود درەختی دارەبەن و درەختی بنێشتیشی پێ ئەوترێ، یەکێکە لەو درەختانەی کە بە شێوەیەکی ئاشکرا و ناوێکی شایعی هەیە کە زۆربەی خەڵکی گەلەکەمان ئاشنایە بەم ناوەکە ئەم درەختە بنێشتی لێ بەرهەمە هێنرێ و هەروەها ئەتوانین قەزوانی لێ بەرهەم بێنین. ئەم دارێکێکە لەو دارە سروشتیانەی کە لە کوردستانە بە شێوەیەکی بەرچاو هەیە. لە دوای داری بەڕوو داری قەزوان بە پلەی دووەم دێ کە 2 بۆ 3% لە کۆی دارە سروشتەکانی کوردستانە جێی خۆی گرتووە. ئەم دارە بەوە ناسراوە لە دوای داری بەڕوو ئەتوانین بەوە بناسیرەوە کە بەرگەی وشکە ساڵی ئەگرێ، بەرگەی پلەی گەرمای بەرزەگرێ، بەرگەی هەندێک لە زروف و کەشی نالەبارەگرێ کە هەندێک لە درەختەکانی تر ناتوانن ئەو توانیان هەبێ و بەرگەی هەندێک لە کەش و هەوای نالەبار ئەگرێ بە تایبەتی بۆ ئەم زروفەی خۆمان کە دیاردەی خۆڵبارین هەیە. یەکێکە لەوانەیە کە مقاومەی هەیە کە بۆ ئەو کەشانە ئەشێت. نیشتیمانی درەختی دارەبەن بە دەرەجەی یەک لە وڵاتانی ئەوروپا هەیە و لەناو ئەوانەشا بە تایبەت لە وڵاتانی ئەمریکا و بە تایبەتتر لە شاری تەکساسە لە ویلاتی تەکساسە ئەم درەختە بەردەستە و دوای ئەوەش لە وڵاتەکانی ترا ئەوانەی کە ئەکەونە سەر دەریای سپی ناوەڕاست ئەو وڵاتانی ئێران و تورکیامان هەیە کە دراوسێمانن بە دەرەجەیەک لە منتیقەی ئێرانە. شاری ئیلام بەوە دەناسێتەوە کە خاوەنی ژمارەیەکی زۆر لەو درەختانەیە. تایبەتتر لە کوردستانە دەوڵەمەندە بە ئەم درەختە و بەم داری بنێشتە. یەکێ لەو ناوچانەی کە ئێمە تایبەت ئەم بەرنامەمان تا کردووە سەرشاخی زمناکۆیە و هەروەها شاخەکانی کورتتری کوردستان دەوڵەمەندە بەمدارە، وەکو شاخی قەندیل، وەکو شاخەکانی قەرەداغ و شاخەکانی پێنجوێنیش بە هەمان شێوە دەوڵەمەندە بەمدارە. بەرهەمی ئەمدارە ئەتوانرێ بە دەرەجە یەک بنێشتی لێ بەرهەم بێنێ، لە دوای ئەوەش ئەتوانین قەزوانەکەی بەکاربێنین، چ بە وشکی چ بە تەڕی ئەتوانین سوودی لێوە بگرین. قەزوان بەڕووبەرێکی فراوان لە ناوچە کوێستانی و شاخاویەکان لە دارستانە سروشتیەکانی کوردستان ڕواوە کە دەخەمڵێنرێت بە نزیکەی لە 2 تا 3 کۆی ژمارەی درەختە سروشتیەکان و بە پلەی دووەم دێت پاش درەختی بەڕوو. زیاتر کەوتۆتە ناوچەکانی هەورامان، پێنجوێن، قەڵاتزێ، قەرەداغ، بەمۆ، دهۆک و زاخۆ لەگەڵ ڕووەکەکانی بەڕوو، بادەمی کێوی، بەڵاڵوک، هەرمەی کێوی، گۆیش دەڕوێت. درەختی قەزوان یاخود درەختی دارەبەن یەکێکە لەو درەختانی کە دەوڵەمەندە بە زۆر لە بەرهەمە خۆراکیەکان لەوانە قەزوانەکەی ئەتوانین بە تەڕی بۆ ناو دۆ بەکاربێنین و هەروەها توانین سوودی تری لەوە بگرین. لەوانە قاوەی قەزوانی لێ دروستەکرێت، لەوانە لە ناو پێکهاتەی ترا بەکارهێنرێ. تەنانەت ئێستا ڕۆشتۆتە یعنی خۆشبەختانە ڕۆشتۆتە ناو بواری تریشەوە، یعنی دۆندرمەی لێ دروستەکرێ، ڕۆشتۆتە ناو بواری پیشەسازیەوە. هاوکات لەگەڵ ئەوە درەختی قەزوان
یەکێک لەو درەختانی کە ڕۆنێکی چاکی هەیە لە دوای ڕۆنی زەیتون درەختی قەزوان دەوڵەمەندە بە ڕۆنێکی چاکی هەیە و بۆ زۆر بواری خۆراکی و بۆ تەندروستی سوودی لەوەرەگیرێت. لە دوای ئەوانش بنێشتکردن بە دەرەجەی دووەم یەکێکە لەو شتانەی کە گەلەکەمان پێی ئاشنایە وەکو کولتور گەلەکەمان پێی ئاشنایە داری بنێشت ساڵانێکی زۆرە لە وڵاتی خۆمانە ئەتوانێت سوود لە بنێشتەکەی وەربگیرێ و بڕاتە مەجای پیشەسازیەوە کە تەنانەت هاوردەی ناردنە دەرەوەی بۆ بکرێت بە وڵاتانی تریش چونکە یەکێکە لەو مادە خۆراکیانەی کە خەڵکانێکی زۆر هێن چووەکو خۆراکی و چووەکو عیلاجی سروشتی. قەزوان چەند جۆرێکی هەیە وەک ڕقەوەن، نەرمەوەن. بەکارهێنانەکانی بەرهەمی قەزوان بەرەکەی بە فەریکەیی دەکرێتە ناو دۆ و ماستاو، لە پاییزدا سوێر دەکرێت وەک چەرەسات، تەزبیحی لێ دروست دەکرێت، قاوەی قەزوانی کوردی لێ دروست دەکرێت، بۆ هەندێک داودەرمانی کوردەواری بەکاردێت، بۆ ناو یاپراخ و ترشیات، بۆ تامی دۆدرما بەکاردێت، بنێشتی کوردی لێ بەرهەم دەهێنرێت. بنێشتی کوردی دەردراوێکی ڕۆکیە، بە شێوەی شلە یان شیلەیەکی سپی لە قەدی ڕۆکی دارەبەن دەڕژێت، لە ئەنجامی برینداربوون یان توشبوونی ڕۆکەکە بە نەخۆشی یان بەهۆی باڵندەکانەوە. کردداری بنێشکردن بە چەند قۆناغی کاتەیەپەڕێت. قۆناغی یەکەم بریتێ لە دیاریکردنی شوێنی کار لەلایەن ئەو کەسانەی کە ئارەزووی بنێشکردنەکەن. قۆناغی دووەم بە زۆری کە زیاتر لە 150 ئەو ساڵانەی بنێشتی تیاکراوە سوتاندنی شاخەکانە، لەبەرەوەی ئەم پوش و پەلاش و درک و داڵی کە ئەیبینن ئەبێتە ڕێگیر بۆ ئەوان لە هەڵس و کەوتەکانیان بۆ کاری بنێشکردن. قۆناغی سێەم دیاریکردنی کانێکی خۆڵی گونجاوە بۆی کە کاتێک خۆڵەکەیان گرتەوە کردیان بە قوڕێکی لینج بێت، توانای نووسان و لکاندنی بەدارەوەکەوە هەبێت و خێران نەکەوێتە خوارەوە دوای وشەبوونی. قۆناغی چوارەم کۆمەڵک ئەبنە چەند کۆمەڵ و دەسەیەکەوە ئەو خەڵکانەی کە هاتون کاری بنێشتەکەکەن، چەندانەیەکیان چەند کەسێکیان هەڵەسێن بە کاری بریندارکردنی دارەکانی قەزوان، ئەویش بە دوو ئامراز وەکو تەوشێ و تەورزێن. برینەکە شوۆنە، ئەمە دارێکی قەزوانە، ئەو مادە لینجەی کە پێی ئەڵێن بنێشتی کوردی خۆمان و بە زمانی باو لە نێوان توێکڵ و قەدی دارەکایە. قۆناغی چوارەم کردداری بریندارکردنی دارەکانی قەزوانە لەلایەن چەند کەسێک لە کۆمەڵەکەوە. ئەم چەند کەسە هەڵەسن بە دوو ئامراز تەوشەیەکیان یەکیان تەورزێن، بەم دوو ئامرازە زیاتر تەوشەکەی تا بەکارێن. بریندارکردنەکە بۆ ئەوەی ئەم مادە لینجیان دەست پێ کە بە زمانی باو پێڵێن بنێشتی کوردی لە نێوان توێکڵ و قەدی دارەکایە. جاری وا هەیە برینەکە ئەمەنە قوڵ ئەکەوێت لە سەردارەکە قەدەکەشی پێوە ئەبڕن، یعنی لە توێکەڵ دەرەچن چەند ساتیمێکش ئەچنە ناو قەدەکەوە. لە درەختێکی ئاواهیدا بۆ نمونە پێویستە کات دە کۆچەڵە ینی دەبرین هەبێ، بەڵام لایەنی کارکەر ئەچێت زیاتر برین لە قەدی دارەکەدات. ئەمەش لەبەر چی؟ لەبەر ئەوەی بڕی زیاتری دەست بکەوێت، چونکە ئەو تەنها مەبەستی دەسێنانی پارەکەیە، مەبەستی ئەوە نییە کە دارەکەش بمێنێتەوە. سەیرەکەی لە ئەمە هەمووی 5 سانتیمەتر نابێتم شوێنە، 4 برینی تا بە قوڵی جێماوە، یعنی ئەمە 4 جار لێرەدا برین هەبووە 4 کۆچەڵە لەم شوێنەدا بوو. ئەگە دارەکە هەمووی بەگشتی وەربوودی سەدان برین لەسەر لە شێمدارە بوونی هەیە. برینی تایە زۆر قوڵە، ئەوە چەند ساڵێکیشە نەکراوە، سەیرەکەی هێشتا ها قەدی دارەکەش لە ناوە چەند سانتیمێکش ڕۆشتۆتە خوارەوە، ئەوەنە بە بەهێزەوە تەوشەکەی لێدراوە.
خۆناغی پێنجەم چەند کەسێکی تریان دوای ئەمان ئەکەون و ئیتر بە تەنەکە بێ بە سەتڵ بێ بە چارەکە بێ قوڕیان پێوە قوڕیان پێ ئەو قوڕە ئەهێنن وەکو هێلانەی پەڕەسیێلکە ئاوا لە بەردەمی ئەو شوێنەی کە برینداریان کردو ئێمە بە کردداری بریندارکردنەکە ئەڵێن لەلا بە قوڕەکەش کە ئەینوسێنین بە بەردەم برینەکەەوە ئەڵێن کۆچەڵە ئەو قوڕە بۆچی لێرەدایانن بۆی ئەو بنیێشتەی کە یەتە دەرەوە لە نێوان قەد و توێکڵیدارەکە بچێتە ناو کۆچەڵەکەەوە. قۆناغی پێنجەم دوای تەواوکردنی بریندارکردن و لێدانی کۆچەڵەی دارەکان دوای هەفتەیەک 10 ڕۆژ 15 ڕۆژ سەردانیکردنی دارەکانە و سەیری کۆچەڵەکانەکەن بزانن ئەو چاڵانە و قۆزاخانە پڕ بۆ یان پڕ نەبوو. ئەگەر هاتبوو پڕ نەبوو بوو کە بە ئاسانی پڕیش نابێ بە جارێک دووبارە هەڵستنەوە بە بریندارکردن و قوڵترکردنەوە و زیاتر بڕینەوەی قەدی دارەکە یعنی واز لە دارەکە دانن هەر ئەبێ ئەو چاڵیان بۆ پڕکات لە کاتێکا دارەکە دیارە توانای ئەوەی نییە بۆیە بەجاری یەکەم پڕی نەکردووە مادە لینجەکە لە لەشیا کەمە بەڵام ئەم هەروازی لێ نانێ ئەڵێ ئەوەش کە خۆ گیر و داوە خۆتی پێبژێنی هەر ئەبێ دەریکەیت و ئەم چاڵم بۆ پڕکەیت ینی قۆناغەکە زیاتر لە مانگێکە با جاری وایە مانگێک جاری وایە چرشە و جاری وایە زیاتر بەپێی بێهێزی و لاوازی دارەکان بەپێی بڕ و ڕێژەی ئەو مادە لینجەی کە پێڵێن بنێشتی کوردی لە ناو دارەکەدا بوونی هەیە. کاری بنێشکردن لە وەرزی هاوینە ئەنجامەدرێت لە ناو وەرزی هاوینشان لە گەرمترین مانگەکانیان ئەویش بۆچی هەتاوەکو پلەی گەرمی دەرەوە بەرزتر بێت ئەو مادە لینجەی کە لە ناو قەدی داری قەزوانە هەیە پلەی چڕێتی خۆی زیاتر و زیاتر لەس دەسەدات ئەو کاتە توانەوەی زیاترەکات خێراتر ئەو چاڵ و قۆزاخانەی کە ئێمە پێڵین کۆچەڵە لەسەر دارەکە جێگی کراوە پڕی ئەکات کە ئەمەشێکێکە لە گرفتە هەرە گەورەکان لەبەر ئەوەی هەتاوەکو پلەیتوانەوەی خۆی زیاتر بکات ئەم مادە لینجە دارەکە زیاتر و زیاتر تووشی وشکبوونەوە ئەبێت تووشی لاوازی ئەبێت ئەگەر بەردەوامی پێ بدەیت دارەکە بە یەکجاریش لە ناوەچێت هەروەکو چۆن مرۆڤێک لە وەرزی هاوی نابریندار بێت و تووشی خوێنبەربوون بێت ئەستەمە دەستگرتن بەسەر خوێنبەربوونەکە بەڵام لە وەرزی زستانە پێچەوانە ئەبێتەوە ئەمیش هەر بە هەمان شێوەی بریندارکردنی لەشی مرۆڤ بێت لی بڕوان. کاری بنێشت یەکێکە لە پیشە و نەریتە کۆنەکانی کورد کە بە مەبەستی بازرگانی ئەنجام دەدرێت ئەم کارە لە گەرمترین وەرز و مانگەکانی ساڵ لە سەرەتای وەرزی هاوین و لە مانگی حوزەیرانەوە دەست پێ دەکات. کاریگەری کاری بنێشتکردن لەم سەردەما جیاوازە لە سەردەمانی ڕابردوو ئەویش بە هۆکاری گۆڕانکاری کەش و هەوا گۆڕانکاری کەش و هەواش لە بەرزبوونەوەی پلەی گەرمی درێژبوونەوەی وەرزی گەرمی کەمبوونەوەی ڕێژەی دابارین و هەروەها خۆڵبارین و کەمبوونەوەی ئاوی سەر زەوی و ئاوی ژێر زەوی و بە بیابانبوونی بەشێکی زۆری خاکی کوردستان کە بەرەو بە بیابانبوونە ڕوا بۆی ئەوش هەم بە هەمان شێوەوەی گۆڕانکاری کەش و هەوایە. بۆیە وەکوتمان کاریگەریەکان لە ئێستا زیاترە و زیاتر کاریگەری لەسەر داری قەزوانەکە جێتێڵێت وەک ئەوەی کە لە دیمەنەکانی شادیارە دارەکان زۆربەی بەرەو وشکبوونە ڕۆن هەر خۆی بەرە وشکبوونە ڕواجات توش ئەگەر لە وەرزی گەرمیا و ئاوەی بچنی هێزی لێ ئەبڕیت ئەگەری شوشک نەبێت دا ئێستا بە تەمەنترین زیندەوەر لەسەر زەویا درەختە بەڵام ئەگەر تۆ ئاوێ و دارە بچنیت تەمەنی ئەم درەختانە کورتترەکەیتەوە ئەگەر لەو کاتەی شاوشک نەبێت تەمەنی درەختەکان کورتترەکەیتەوە و کاتەش بەو شەوازە دروست نابێتەوە کوتمان بۆهۆی گۆڕانکاری کەشوەوە و یەکێکی تر لە کاریگەری خراپەکانی بنێشتکردن ئەوەیە ئەو دارانەی بنێشتی لێکرێت بەروبوومی نامن ئەو دارانی کە بنێشتی لێکرێت قەزوان ئەو بەرەی کە پێی ئەوترێت قەزوان ئەو بەرەی کەم ئەبێتەوە یا هەر نایگرێت ئەمەش بە لایەنێکی تری ئابووری کە خەڵک لەوانەیە بەکاری بێنە بە چەند ڕێگایە سوودی لێ ببینێ باشترە لە بنێشتەکەیش
وەلایەنێکی تریش ئەوەیە کە زیادبوونی ئەم درەختە کەمەکاتەوە ئەمەشە بێتەوە هۆی کەمبوونەوەی ڕووپۆشی سەوزایی وێ گۆڕانکاریەکان کەشوایەکان جیهانیە و کاری زۆرترین کاریگەریەکانی لەسەر وڵاتانی ڕۆژهەڵات و کوردستانیش بە تایبەتی بۆیە کاری بنیاشتکردن ئەبێتە هۆی کەمبوونەوەی ڕووپۆشی سەوزایی لە بری ئەوەی ئەمە هەوڵی زیادکردنی ڕووپۆشی سەوزایی دەین پێویستە ئەم کارانە ڕابگرین بۆ هێشتنەوەی ئەو ڕووپۆشە سەوزایانەی کەون بەڵێ بە دڵنیاییەوە کاری بنیاشتکردن یەکێکە لە هۆکارە سەرێکەکانی وشکبوونی بەشێکی زۆر لە دارە قەزوانەکان وەک نمونونەکان کە لە پشتەوە دیارە هەمووی کاریگەری بنیاشتکردنە لەسەری کە تۆ و ئاوای ئەچنیت هێزی لێ ئەبرێت هێزی لێ ئەبرێت و خۆی وردە وشک ئەبێت ئەگەر لەو بۆ نمونە لەو ساڵی شاوشک نەبێت نمونونەکان هەمووی دیارە ئەگەر لەو ساڵی شاوشک نەبێت ئەوە بچەند ساڵ دوای ئەوە وشکە بێت تەمەنی دارەکە کورتەکەیتەوە. بە دەرەجەیە بە شێوەیەکی گشتی هەتاکو ئێستا بەداخەوە دیراسێکی مەیدانی نەکرەوە بۆ ژمارە و ڕووبەری ئەو درەختە کە لە کوردستانە هەیە بەڵام ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێن بە سەدان دووەنم زەوی کوردستانی داپۆشیوە لە هەرێکە لە شاخەکانی قەندیل و شاخەکانی قەرەداخ و شاخەکانی پێنجون و ئەم شوێنشی کە ئێستا ئێمە لێرین شاخی بەمۆ ڕووبەرێکی چاکی زەویەکانی داپۆشیوە یەکێکە لەو درەختانەی کە سروشتی ئێرەی جوانتر کردووە بەڵام هەتا ئێستا بە شێوەیەکی گشتی هیچ دراسەیەکی تایبەت بە ڕووپێوی دارەکانی یاخود ڕووپێوی ئەو زەویەی کە درەختەکانی تیان نێژرا تا سەوز بووە هەتا ئێستا بەردەست نیە بەداخەوە تایبەت بە شاخی بەمۆ ژمارەی دارقەزوانەکان ناتوانین بە دیاریکراوی بڵێن ئەوەنە دارقەزوانە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕووبەرەکانی ئەتوانین بە تەخمینکردن پێ بڵێن کە ڕووبەری سەدان دووەنمە بێ هەرێک لەوانە کە ئەو زەویەی داپۆشیوە ئەتوانین بڵێ هەتاکو شاخی بەمۆ بە تایبەت ئەگەر گرنگی بە ئەم مەجالە بدرێ نسبەیەکی زۆر بە دیاریکراوی تاکو 200 دووەنم 300 دووەنم ئەتوانین بیخەمڵێنین کە زەوی ئەم سروشتە جوانی داپۆشیوە. ئەوانەی کە کاری بنێشکردنەکەن بە تایبەتی لە شاخی بەمۆدا بەشێکیان خەڵکی گوندی هۆرێنی خۆمانن بەشێکیشان لە وڵاتانی دراوسێوەیە و بەرهەمەکەشی بە هەماشێوە بەشێک لە بەرهەمەکە بۆ ناوخۆیە بەشێکشی هەر بۆ وڵاتانی دراوسێ ئەڕوات.
تایبەت بە ئەو کاری بنێشتکردنە ڕێنمایی لە بەڕێوەبەراتی گشتی دارستان و پاوانەوە هەمانە کە تایبەتە بەوانەی کە ئەو کارەکەن لە ساڵی 2012 دەرچووە ئەو کەسانی کە کاری بنێشتکردنەکەن ئەبێ مۆڵەتی فەرمیان هەبێ بەڵام ئەگەر بێت و ئەو مۆڵەتیان نەبێ ئەوە بە پێچەوانەوە ڕوبەڕووی سزای یاسایی قورس دەبنەوە هەر بە پێم ڕێنمایە ئەبێ و کەسانی کە ئەم کارەکەن 3 بۆ 5 ساڵ جارێک پشوویەک بن بە ئەو دارانە ئینجا دەستکەنەوە بە کاری چنینەوەی بنێشت لە داری بنێشت و ئەمەش بێ لە ژێر چاودێری دەستگای حکومیە بێ بۆی کە ڕەچاوی ئەو بریندارکردنی ئەو دارانە نەکرێ و کەسانی شارەزا و لێهاتوو بن بۆی کە کەمترین زیان بەر ئەم دارە سروشتیانە بکرێت. بەپێی ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2014 کە لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە دەرچووە تایبەت بە بەرهەمێنانی بنێژ لە درەختی قەزوان لیژنەیەکی سەرپەرشتی پێک دەهێنرێت. لیژنەکە بە مەرجانەی خوارەوە مۆڵەت دەدات و ڕێکاری یاسایی و کارگێڕی پێویست دەگرێتە بەر. بە 3 بۆ 5 ساڵ جارێک و بەپێی جۆر و بارودۆخی درەختەکان لە ڕوبەرێکی دیاریکراودا بەڕێوەبەرایەتی دارستان دەتوانێت ماوەی پێدانی مۆڵەت درێژ بکاتەوە بەپێی بارودۆخی درەختەکان و کەش و هەوای ناوچەکە. تەنها ڕێگە دەدرێت بەو درەختانەی بارودۆخیان باشە و دیاری دەکرێت. ئەو کەسانەی بەو کارە هەڵدەسن دەبێت شارەزا بن. نابێ برینی درەختەکان زۆر قوڵ بن. تەنها لە بەشی تۆکڵەکەی ئەنجام بدرێت و نەگاتە شانەی دارک. ژمارەی کوچەڵەکان دەبێت بگونجێت لەگەڵ بارودۆخ و ئەستوری درەختەکان. دەبێت شوێنی برینەکان چارەسەر بکرێت بە بەکارهێنانی شەمع پارافین یان مادەی تر. دەبێ بەرهەمهێن بەڵێننامە بدات بە پابەندبوونی بە سەرجەم ڕێنمایەکانەوە لە کاتی پەیوەست نەبوونی بە ڕێنمایەکان جگە لە هەڵوەشانەوەی مۆڵەتەکە هەموو ئەو سزانەی بەسەردا جێبەجێ دەکرێت کە لە یاسای دارستان ژمارە 10 ساڵی 2012 و ڕێنمایەکانیدا هاتووە. ئێمە کە داوا ئەکەین کاری بنێشکردن نەکرێت و ئەنجام نەدرێت کۆمەڵێک هۆکار هەیە. یەکێک لەوانە هەر ئەم داری قەزوانە. داری قەزوان تەنها بریتی نیە لە بەرهەمی بنێشت، ئەتوانین بە چەند ڕێگایەکی تر سوود لە ئەم دارە ببینین. لەبەرەوەی بەری دارەکە لە 3 کاتا ئەتوانی بۆ 3 مەبەستی جیاواز بەکاری بێنین. لە کاتی فەریکەیی یا سەرچاوێکی داهاتی چاکە کە بەری قەزوان بەکارێت لە بەهارە. هەروەها لە وەرزی پاییزە ئەوەی کە لە فەریکەیی ماوەتەوە ئەتوانێت جارێکی تر وەکو چەرەزاتە سوێرەکرێت و خۆشەکرێت لە بازاڕە جارێکی تر ئەفرۆشێتەوە. هەروە کۆمەڵێک لە دارەکان تەزبیحیان لێ بەرهەمێت کە تەزبیحی وا هەیە نرخەکەی لەسەر و 100,000ەوەی. یعنی ئەگەر بێت و ئێمە واز لە کاری بنێشتکردن بهێنین ئەتوانین ئەم دارە بە کۆمەڵی ڕێگای تر بیکەین بەسەر چاوەی داهات و بژێوی و دارەکەش بمێنێتەوە و لە ناویش نەچێت. بە باش ێزین بۆ ڕێگریکردن لە ئەم کارە دەستگا حکومیەکان بە هاوکاری پۆلیسی دارستان و پاوان بە هاوکاری دەستگا پەیوەندیدارەکان ڕێگری بکەن لە ئەم کارە و چاوکراوەتر بن بۆ ئەوەی کە بتوانێت بربەستێک تا ئێستا نەکراوە لەمە دوا بربەستێ دروستکرێ بۆ بەرگرتن لە ئەم کارە و پەنا برێتە بەر
دەستگا حکومیەکان بۆی ئەگەر ئەو کەسانەی کە ئەم کارەکەن لە ڕێگەی یاساوە مامەڵیان لەگەڵا بکرێ و بەتوندی سزا بدرێت. هەروەها بۆ گەشەپێدانی ئەم بابەتە ئەو کەسانی کە پەنابەنە بەرەمکارە پێشنیاریان بۆکەین وەکو چۆن باخەکانی زەیتون و باخی تر هەیە ئەوانش بتوان باخی دەستکرد بکەنەوە ئەو کاتە سروشتیش لە ئەم کارە جوانترە بێ و ئەو کاتە بە شێوەیە لە شێوەکان ئەم کارە لە دەستی سروشتەوە گوازێتەوە بۆ دەستی دەستکرد بۆی کە بتوانێت کۆنتترۆڵی ئەو ئیشە بکرێ. هەروەها دروستکردنی ئەو باخانەی کە تایبەتە بە قەزوان ئەو کاتە ئەو کەسێک کە کاری قەزوانەکە و کاری چنینەوەی بنێشتەکە لە ژێر کۆنتترۆڵە ئەو کارانە ئەنجامدا و ئەو مەبەستانێکە پێویستێتی لەو کارە جێبەجێ بکات. پرۆسەی بنێشتکردن بەبێ ڕەچاوکردنی یاسا و پاراستنی ژیانی قەزوانەکان درەختەکانی ماندوو کردووە، شیلەی لەشیانی چنیوە، ژمارەیەک لە درەختەکانی وشک کردووە. هەر بەهۆی ئەم پرۆسەیەوە بەشێکی فراوان لە دارستانەکان سووتێنراون و بەهۆیەوە درەخت و زیندەوەر یان لەبەر و هێلکەکانیان لە ناو چوون. مەترسیەکان زیاتر و گەورەتر دەبن بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و وشکە ساڵی و دەرکەوتنی گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە ناوچوونی بەشێکی فراوان لە دارستانەکان و کەمی ڕێژەی دابارین. بۆیە پێویستە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئەنجامدەرانی ئەم پرۆسەیە کار بکەن بۆ پاراستنی دارستانە سروشتیەکان و هەنگاو بنێن بۆ دروستکردنی دارستانی دەستکرد یان باخی قەزوان.